تاخە ڕوجم کردو لە ماڵەوەم کوا مافەکەم حکوومەت خۆی یاساشکێنی کردو بەرامبەر بە دەرچوانی دانەمەزراو. ئەمڕۆ بۆ دووەم جاری لەسەریەک دەرچوانی دانەمەزراو لە هەڵەبجە لە بەردەم پارێزگادا کۆبوونەتەوە و داوای هەڵوەشانەوەی دامەزراندنی 52 کەسەکەن کە بە گوتەی خۆیان بە فەرمانی تایبەتی و بەبێ ڕاگەیاندن و بەبێ خاڵبەندی دامەزراون. من لەگەڵ خۆیانە گفتوگۆی زیاتر ئەەکەم. خاتون سلااوت لێ بێ پێم بڵێ ئەمە چییە دەستە لەسەر ئەم ژمارەیە داناوە بخۆت ژمارەیەکی کردداناوە. من خۆم بە نیسبەت خۆمەوە ئەمە خۆم 10 ساڵدانە مەزراون بەڵام ئەم بەڕێزە فلکسێکی 10 ساڵی پێیاوم پێم خۆش نەبوو ئەوە دەستم لەسەر 7 ساڵە تاخە ڕوجم کردو لە ماڵەوەم کوا مافەکەم. خۆی لە خۆیان ئەمە پەیامێکە بۆ حکومت بەڵام حکومت نەگوێ هەیە نەچاوی هیچی نییە هیچ نابیستێ چی لێکەی وەرەقە نەبوو کە لوسرابێ 7 ساڵ تۆ خۆت کردوتە خۆم کردمە 7 ساڵ چونکە خۆی ئەوە 10 ساڵیان پێیان وتەمەگەر 10 ساڵ من پێم خۆش نییە 10 ساڵەکە بگرم بە دەستمەوە مافم 7 ساڵی کە بخورێت. داوای مافتان لە کێەکەن؟ داوای مافمان لەو کەسەکەن کە ئەوان چۆن دامەزراون ئێمەش ئاوا دامەزرین پێمان خۆش ئێمەش وەکوان دامەزرین بەڵام ئەوەیە واستەمان نییە. ینی پێتان وایە کە ئەوان بە واستە دامەزران؟ ئەگەر بە واستە نەبێت بۆچی 2021 دامەزراوە؟ ئەدی بۆچی 2021 دامەزراوە من لە کاتێکا کە 2008 بۆ نۆم بۆچی دانەمەزراوە؟ مەلای یەکێکی سر لەو کەسانەی کە گردبوونەتەوە. خاتون سلااوت لێ بێ پێمان بڵێ ئەمە دووەم ڕۆژەکە گردە بنەوە هیچتان دەستکەوتووە؟ سڵاو لە ئێوەش ئێمە ئەمڕۆ دووەمین ڕۆژە لە بەردەم بینای پارێزگایە کۆبینەوە گربوونەوە ئەەکەین و حکوومەت دەخێنە ژێر بەرپرسارەتیەوە و جەنابی پارێزگار و ئەوانەی کە لەناو ئەم بینایە داوامەکەن هەمویان ئەخێنە ژێر بەرپرسارەتیەوە کە بۆچی لە ماوەی ڕابردوودا 52 کەسیان داناوە بە شێوەیەکی تەواو ناداتپەروەر و بە حیزبایەتی و بە واستە و بە خزمێنە و بەبێ بانگەواز و بەبێ پێوەڕ خاڵبەندی هەر لە ژێرەوە هەمویان دامەزراون لە کاتێکا ئێمە دەرچوومان لەگەڵایە ئەمڕۆ کە 7 ساڵە و 16 ساڵە و 15 ساڵە بەداخەوەی کە 16 ساڵ و 15 ساڵە تەواوی کردو ئەمڕۆ ئامادەیی نییە بەڵام لەگەڵمانەیە کە 7 ساڵە تەواوی کردو بۆچی ئایا ئەمانیش مافیان نییە وەکو ئەوان ئایا ئەوانیش ڕۆڵەی ئەم خاک و ئاوە نین خەڵکی و دانیشتووی ئەم شارە نین لەبەرچی لەبەرەوە ئێمە ئەمان ئەخێنە ژێر بەرپرسارەتیەوە لە هەموو سیستەم و مؤسسە و دامەزراوە حکوومەتێکە ئەوە حکوومەتەکە لێپرسینەوە لە هاوڵاتی و هاوشاری خۆی کات کاتێککە یاساشکێنی ئەکات کاتێکە مافی دراوسەکەی یاخود هاوڕەکەی یاخود هاوڵاتیەکەی پێشێل دەکات بەڵام ئەمڕۆ حکوومەت خۆی یاساشکێنی کردو بەرامبەر بە دەرچوانی دانەمەزراو ئێمە لێ پرسیم بۆچی یاساشکێنی ئەکات بۆچی مافی وەگێکی دەرچوانی زاکۆ پێماگەکانی ناوسوری پارێزگای هەڵەبجە وەکو یەک ڕەچاو ناکات.